پارتی دیموکراتی کوردستان بالتأكيد ضرورتي تاريخي دروسي كردوه وضرورتي هملاني تاريخي أو دمي بارتي ديمقراطي كردستان دروز بو ملتي كرد شورشكي لوكالي بو وجيروغرفتي قومي هبو بويا بارتي ديمقراطي كردستان هستا شورشكي سرتاسري دروز كرد برای برایتی جنابی بارزانی نمر هر لم درفتج قوزمو پیروزبایشی گرم راستی سرگردایتی پارتی و جنابی سروگکم. سالیات دی دامزراندنی پارتیمان پارتی دموکراتی کوردستان لە جەنابی سەرۆک لە سەرکردایەتی ئێمە لە خانەوەدەی شەهیدان لە کەوادر و تەنزیم و دۆستان و لە خەڵکی کوردستان بەگشتی پیرۆز دەکەم. دیارە دامەزراندنی پارتی هۆکار و ئەسبابەکەی ضرورەتێکی مێژووی پێویستیەک بۆ میلەت و نەتەوەیەکی ژێردەستە کە بەهۆیەوە بە ئامانجی گەیشتن بە ئستحقاقێکی خۆی وەکو نەتەوە وەکو میلەتان کە سەروەری و ئازادیە لەو ڕۆژگارە پارتی دامەزراوە و ئامانج و استراتیژی پارتی بە ئومێدەیەکە میلەتێک لە ژێردەستەیی و بێکیانی بەڕەو بوون و وجودێکی فعلی و حەقیقی و تحقیقکردنی ئامانجەکانی وەکو هەر میلەت و نەتەوەیە کە لەسەر گۆی زەوی هەیە و دەستگەیشتن بە ئامانجە ئەرزی و ئاسمانەکانێکی خوای گەورە و هەموو میلەتان بە کوردیشی بەخشیوە. دیارە حکومەتێک لە دوایەکەکانی عێراق هەمیشە کوردیان چەوساندۆتەوە، هەمیشە کوردیان یعنی بەرەو جینۆسایدکردن بردووە، کوردیان بەرەو ئەوە بردووە کە قڕی بکەن. اینجا هەر جارە بە هۆکارێک بوو ضرورەتێکە بۆ بۆی کە شۆڕش و سەرهەڵدان دروست ببێت و بەر لە دەستپێکردنی یعنی دروستبوونی دەوڵەتی عێراقی شۆڕش و سەرهەڵدان هەبووە لەم ناوچانەی کوردستان لەبەرەوەی کە داگیرکەر یاخود بێگانە ئەم خاکەیان بەهی خۆیان زانیوە لە کاتێکا کە هەموو خاکی ئێستای عێراق خاکی کورد بووە، ئەوان هاتوون ئەم خاکەیان داگیر کردو بە پێچەوانەوە. ئێمە لە ڕاستیە ئەم مێژووە کە ئەم دیرۆکەی کە هەیە وەکو دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان ئەگەڕێنینەوە بۆ ئەوەی کە زوڵم و زۆر هەبووە و ئەم زوڵم و زۆرە پێویستی بەوە هەبووە کە بەرپەرزدانە و ڕیاکشن هەبێت و سەرکردایەتی ئەو کاتە بە سەرۆکایەتی جەنابی مەلا مستەفا یعنی زوڵم و زۆری پێ قبوڵ نەکراوە بۆ ئەوەی کە ئەم گەلەستەم دیدەیە بتوانن لە وەرچەرخانێکە بۆی بتوانن لە یەکێک لەو ناڕەزایەتیانە بتوانن یعنی وڵاتێک جوان لێ بگرێت، دەوڵەتەکەی خۆیان جوان لێ بگرێت بۆی مافی خۆیان پێ بدرێت. لە ڕاستیە ئەوە حقیقەتێکە کە بەڕاستی ئەحزابی سیاسی بەگشتی بە تێپەڕبوونی کات و بە مروری زەمان لاواز دەبن یان بچووک دەبنەوە، بەڵام لەبەرەوەی کە پارتی هەڵقڵاوی خواست و ویست و کەیسێکە لە ڕاستیە لەگەڵ گۆڕانکاریەکان و بەرەو پێشچوونەکانیش پارتی بەردەوام ئەبدەی دەبێتەوە و سەدقی پارتی لەگەڵ کەیسی خۆی کە کەیسی نەتەوەی و نیشتیمانیە لەگەڵ پرەنسیپەکانی و خۆ گونجاندن لەگەڵ احتفاسکردن بە هێڵە گشتیەکانی و استراتیژی ئەساسیەکەی کە باسم کرد لە سەرەتادا هەندێک مەسایلی ئالێتی ئیشکردن ئەوە وای کردووە کە پارتی بەردەوام پارتێکی گوڕ و هێزی گەنجی هەبێت و پێشمایە ئەو حقیقەتە کە تاریخی پارتی تەراکومەی حکمت و دانایی و ئەزمون دەکات لەگەڵیا و هێزی نوێبوونەوە گەنجیشی بەردەوام وەردەگرێت لە سەدقی لەگەڵ خەڵکە لەگەڵ حقیقەت و ڕازگۆیی لە کەیسی نەتەوەی و نیشتیمانەکەیە. ئەوە حکمەتی مانەوەی پارتی بە هێز و پاوەری گەنجی خۆیەتی و بەردەوامی. خۆی ئەگەر سیرکی لە وڵاتانی ئەوروپا، لە بەریتانیا، لە وڵاتانی شەرقی ئەوسەد یعنی کەم حیزب هەیە کە تەمەنی بگاتە 79 ساڵ بگاتە 70 ساڵ بگاتە 60 ساڵ بە زیندوی و بە گەنجێتی با بڵێن بمێنێتەوە. تەنها پارتی دیموکراتی کوردستان یعنی بۆ بابەتە نمونەمان زۆرە، یعنی لەوانێت دەرفەتیەوە نەبێسە نمونەکان باسکەین. حیزب هەبوو حیزبی ڕقەمێک بوو لە هەندێک وڵات، ئێستا بە پوینت کورسی هەیە، یعنی بە پوینت دەنگەهێنێ
مثلەن کورسی یەک کورسی هەیە، دوو کورسی پەرلەمانی هەیە، بەڵام نهێنی سەرکەوتنی پارتی و نهێنی بە گەنجیمانەوەی پارتی بەهێزی پارتی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەڵقوڵاوی جەماوەرەکەیەتی، یعنی جەماوەری میلەتی کوردستان بە هەر چوار پارچەکەوە سەنگیان کردوێتەوە، باوشیان کردوێتەوە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵیان، جگە لەوەی کە ڕێبەرایەتی پارتی ڕێبەرایەتێکی حەکیمە لەلایەن جەنابی سەرۆک و پێشتر لەلایەن جەنابی مەلا موستەفای ڕەحمەتی قیادە کراوە و خۆی لە چوارچێوە ڕێبازی بارزانی ڕێبازێکی گرنگە و ڕێبازێکی پیرۆزە لە کۆمەڵێک لایەنی گرنگ پێک دێت کە ڕەنگی یاوەتەوە سەرچین و توێژەکانی کۆمەلگای کوردی، بۆیە یعنی هەڵقوڵاوی ناو جەماوەرە پارتی، بۆیە هەمیشە بە زیندوێتی ئەمێنێتەوە. لە ڕاستیە حزبی سیاسی تەمەن نییە، ینی هەتاکو تەمەنی زۆر بێت ئەم حزبە بەرەو بووکانەوە بڕوا بە پێچەوانەوە. حزبی سیاسی کاتێکە لەگەڵ گۆڕانکاریەکان خۆیە گونجێنێ، ئەو کاتە ئەتوانێت ئەم حزبە بە زیندوی بمێنێتەوانێت. پارتی دیموکراتی کوردستانیش توانوێتی بەپێی هەموو سەردەمەکان واتە تەوقیت و کاتی سیاسەتی خۆی گونجاندووە لەگەڵ تەوقیت و سیاسەتی نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوچەی. بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستاە لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و لە ساحەی سیاسی عێراقیش گەورەترین حزب و تاکە حزبەکە ئاگادارین بەداتا لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان لە 146 خەڵکی کوردستان دەنگیان ناوە بە پارتی دیموکراتی کوردستان. بەدڵنیایەوە ئێمە ڕێز لە هەموو تاریخ و وجودی هەموو ئەحساب و پارتە سیاسیەکانی کوردستان دەگرین و هەمویان بەشی خۆیان ڕۆڵ و گرنگیان هەیە لە ڕاستیان، بەڵام حقیقەتێکە کە لە ڕاستیا خود ینی خۆپەرستینی یان خودپەرستینە، بەڵام ئەو دیفاکتۆیە پێمە احترافی دۆست و دژبەر پارتی کاپتنی کەشتی نەتەوایەتیە. ئەو حیزبەیە کە لە ڕاستیا خطوڕەتی لەسەر دوژمنان هەیە، بۆی کە پیان وایە کە لەسەر دەستی پارتی ئەو میلەتە ئازادی و سربەخۆی بەدەست دێنێ، مافەکانی بەدەست دێنێ و دۆستەکانیشمان ئەو حقیقەتە دەزانن کە بەڕاستی پارتی لە ئێستا و لە ئایندەشە ئەو حیزبەیە کە بەڕاستی دەکرێت ئومێدی لەسەر هەڵبەستنی دەکرێت میلەتەکە بگەرێتە کەنارێکی ئارام، بۆیە بەردەوام دوژمنان فۆکسی دەخەنە سەر و بە ئامانجی دەگرن، چونکە پیان وایە زۆفی پارتی یەکسانە بە زۆفی کەیسەکە، زۆفی مەسەلەن دۆسی نەتەوایەتیمان، بۆیە پێم وایە بەهێزی پارتی زامنی بەهێزی کەیسی نەتەوایەتیمان دەگا و ئەو حقیقەتەش ئەگەر تۆ سێری مەحەتاتی تاریخی بکەی بەردەوام زۆر بە ئاسانی لەم سیەوە دەکەی کە دوژمنەکانمان بەردەوام پارتیان بە ئامانج گرتووە بە زیاتر لە خەڵک و ئەحزابی تر، وەکو باسمان کردەوە کارەکەشی زۆر وازحەکە ئەوەیە. خۆی ئەمە ڕوونە لە ڕاستیدا بابەتەکە ئەوەیە کە نارانی کورد دوژمنەکانمان ئەزانن کە پارتی دیموکراتی کوردستان خاوەنداریەتی دۆزی ڕەوای کورد دەکات. هۆکاری سەرەکی ئەوەیەوە، هۆکارێکی تریش کە ئەویش هەر هۆکاری سەرەکی ئەوەیە کە سەرۆک بارزانی ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردە لەمڕۆدا و ئەمەش بۆ خۆی هۆکارێکی ترە کە بەردەوام نارانی کورد پارتی دیموکراتی کوردستان بە ئامانج دەگرن. ئێمە لە دیدارێکی جەنابی سەرۆک بووین، باسی ئەوەی بۆ کردین کە جەنگ زۆر قورسە، هیچ کاتێک بەنا نابێنە بەر شەڕ و جەنگ و لە جەنگ قورستر لە شەڕ قورستر تەسلیم بوونە. بەڕاستی پارتی هەمیشە داکۆچکار بووە لە مافی نەتەوەی کورد، هەمیشە وا بووە کە میلەتی کورد تەسلیمی دەستێکی بێگانە و دیکتاتۆر و داگیرکردنەکە. بۆیە ئەگەر بڵێن لە ڕابردوو جینۆسایت هەبووە، ئەگەر بڵێن لە ڕابردوو کوشتار هەبووە، لە ئێستا جۆرێکی تر لەگەڵ میلەتی کورد تاقیەکرێتەوانێت لەسەر لە ناوخۆی عێراقا، لەسەر ئاستی سیاسی، لەسەر ئاستی کۆمەڵایەتی و اقتصادی، کۆمەڵێک تاقیکردنەوە، کۆمەڵێک یعنی فاکتەری خراپ لەگەڵ کورد بەکارەهێنرێت. ئەمانە ئێستا لە ڕووی اقتصاد و درێژە پێدەری جینۆساید و ئەنفال و کوشت و بڕەکەن، بەڵام ئێستا لە ڕووی اقتصادی و ئەیانەوێ یعنی کاریگەری خراپمان لەسەر دروستکەن کە بینیمانە لە ساحی سیاسی کوردستانە تەنها پارتی دیموکراتی کوردستان دیفاعی لە میلەتی کورد کردووە. یعنی بابەتە نەتەوەیەکە لای پارتی لە پێش حزبیشە، لە پێش پارتیە، لای سەرۆکی پارتی، لای سەرکردایەتی پارتی،
لای خەڵکی پارتی کووردە ئامانجەکە، یعنی حزب جەنابی کاک مەسعود هەمیشە باسیەوەی کردووە کە حزب وەسیلەیە، ئامانجی سەرەکی نەتەوەیە، یعنی هەدەفەکە نەتەوەیە کە بگاتە قۆناغێک ئەم میلەتە بەرەو سەربەخۆی بڕۆین، یعنی ئێمە هیچمان لە میلەتانی دنیا کەمتر نییە و بەڵکو ئێمە ئەفزەڵێتمان لەم خاکە زیاتر هەیە، چونکە میلەتێک کۆنین لەم خاکە، خاوەنی چەندین هەزار ساڵ مێژومان هەیە لە سەرم خاکە، خەڵکی تر هاتوونەتە سەر خاکی ئێرە، خەڵکی تر ئێمەیان دابەش کردووە بە سیاسەتی گڵاو، بۆیە پارتی تەسلیم نابێ لەو کاتەوە کە تەسلیمیش نابێت هەمیشە داکۆچی لە مافی نەتەوەکەی خۆی کردووە، بۆیە تاکە حزبە لەسەر ئاستی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراق. قیادەی سیاسی پارتی دیموکراتی کوردستان، قیادەی پارتی بەعام ڕۆڵێکی یەکجار گرنگی هەیە لە ڕاگررتنی ئەم تەرازوەیە یا لە ڕاگررتنی دۆخی پارتیە، بەڵام لە سەر و هەموو بابەتەکانەوە ڕۆڵی کاریزمی جەنابی سەرۆک بارزانیە و ڕێبازی بارزانیە کە بۆتە یعنی وەکو سیستەمێکی لێ هاتووە لەسەری هەنگاوەندێت ئامانجی پارتی دیموکراتی کوردستان قەزیەی نیشتیمانیە، قەزیی نەتەوەیە کە هۆکارەکەی ئەوەیە کە هەمیشە شکست ناناسێت و ئەو ڕۆژەی کە پارتی بەرەو شکستە ڕوە ئەو ڕۆژە بۆ بەیانە بەرەو سەرکەوتنێکی گەورەتر هەنگاوانێ لە بەرەوەی کە خزمەتکاری ڕاستەقینەی میلەتی کوردە. لە ڕاستیە پارتی شانازی ئەوەی هەیە کە بەشی زۆر لە ئینجازە نەتەوەیەکان کە ئێسا ئێمە شکر بۆ خوا لە سایەدا لەمسی دەکەین فەزلی گەورە بۆ پارتیمانە لە شۆڕشی ئەیلول و گولانەوە لە ئیتفاقی بینی ئێمە و حکوومەتی ئەو کاتی بەغا لە سەردەمی شۆڕشی ئەیلولە تا ڕاپەڕین تا تەشکیلی کابینەی حکوومەت تا هەڵبژاردن بەشی زۆری ئەو پێشکەوتنانێک کە ئێستا لەسەر ئاسی مادی و معنەوی هەیە، لەسەر ئاسی ماف و لەسەر ئاسی تەتەوڕات لە هەرێمی کوردستان هەیە، پێم وایە فەزلی گەورەی وەکوتم وجود و گرنگی و بایەخی ئەحزابی تریش کەم سیر ناکەین و کەم نابینین، بەڵام پێم وایە فەزلی گەورە بۆ پارتی دەگەڕێتەوە و پێشمە لە ئایندەشە وەکو کە ڕەبتی کەم لەگەڵ پرسیاری دووەم تا ئینجازەکان تحقیقکردنیان لە ئایندا بە بەردەوامی لەوانەیە هەم وەکو ئەرکەم وەکو فەزل بۆ پارتی بگەڕێتەوە. خۆی لە شەرقی ئەوسەد و لە عێراقیش بە تایبەتی گرفتی ئیدارەدان هەیە، بەڵام پارتی بە میتۆدێکی نوێ بە میتۆدێکی سەردەمیانە خەریکی ئیدارەدانی هەرێمی کوردستانە کە ئەگەر بڵێم لە ئێستا عەرەبەکان چاوێکی خراپیشان بڕیوەتە ئەوەی کە هەرێمی کوردستان بۆ ژێرخانە ئابوووریەکەی بۆ لە ڕووی اقتصادیەوە هەرێمی کوردستان لە بوژانەوەیە تقریبان ئەوەی کە چاوێکی خراپ لەسەر هەرێمی کوردستانە ئەڵێن هەرێمی کوردستان کاتێک کە بەشە بودجە لە عێراق وەرناگرێت چۆن نەتوانێت کارەبای 24 ساعتی دابین بکە، چۆن نەتوانێت پرۆژەی ئاو جێبەجێ بکات، چۆن نەتوانێت جادە و ڕێگەوبان و مەشاریع بکە و بەردەوام بێ و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ببوژێنێتەوانێ. بۆیە یعنی پارتی دیموکراتی کوردستان تەنها ئەوە نییە کە دیفاع لە نەتەوە ئەکات، دیفاع لە خاک و ئاڵای کوردستان و یعنی لەلایەنە نەتەوەیەکەیەکە، بەڵکو پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی ئیداریش ئیدارێکی بەهێز پێشکەشەکە لە هەرێمی کوردستان و کە نەوعێکی جوانە لە عێراقیش بەڕاستی ئەگەر بڵێن دەسەڵاتدارانی عێراق دەوڵەتی عێراق بە پارەیەکی زۆر بە سەرۆت و سامانێکی زۆر 120 تەن بەس ئاڵتوونی عێراق لە ناو خەزانەی ئەمریکایە خەزن کراوە، ئێجگار پارێکی زۆریان هەیە ناتوانن ئەو مەشارعانی کە لە هەرێمی کوردستانەکرێت لە 102 مەشارعەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە لەوێ جێبەجێ بکەن. بۆیە ئەم عەقڵە ئیداریە زۆر باشە پارتی توانیوێتی کە ئەم عەقڵە ئیداریە پێشکەش بکە. ئەگەر پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان لە کۆنگرەی 14 بەتایبەت بخوێنیتەوانێ پێت ئەڵێ پارتی ئەسڵەن مۆدێلی اقتصادی ئێستای عێراقی بەدڵ نییە، ئەسڵەن ئیدارەدانی ئێستای عێراقی بەدڵ نییە. بۆیە مۆدێلێکی تر ئەگەر پارتی دەسەڵاتی هەبێ، ئەگەر میلەتی کورد سەربەخۆ بێت و پارتی ئاڵا هەڵگری ئەم سەربەخۆیە بێت، یاخود ئێستا دەسەڵاتی سیاسی عێراق لەژێر دەستی پارتی بێ، پارتی مۆدێلێکی تر لە حکومڕانی لە ئیدارەدان لە ڕووی اقتصادی و لە ڕووی نظامی اقتصادی توانێت پێشکەش بکە کە بەو سیاسیانەی ئێستای عێراق ناکرێت، بەو دەوڵەت مەدارانەی ئێستای عێراق ناکرێت بەڕاستی.
بە دڵنیاییەوە پێم وایە حقیقەتێکە هەمومان لەسەرەوە دەستی پێ دەکەین و دەشی زانین کە ئێمە هێز و پاوەڕ و وجودی ئێمە لە یەک ڕیزیایە گەر بە خێرایی سێری تاریخکەی لەو مەرحەلانەی کە کورد یەک دەنجی هەبووە یەک ڕەنجی هەبووە لە ڕاستە بەرامبەر دوژمن و نارەکان و دوو جۆرێک لە پاوەڕ و هێزی زیاتر بووە احترامی زیاتر بووە وجودی زیاتر بووە بۆیە لە ساڵیادی دامەزرانی پارتیمان ڕوو دەکەمە هەموو ئەحزاب و لایەنە سیاسیەکان کە ئێمە با پەند لە مێژوو وەربگرین لەو قۆناغانەی کە تەبا بووین دەکرێت میکانیزمیشکردنمان جیاواز بێت دەکرێت ئایدیامان جیاواز بێت بەڵام لە ڕاستە لەسەر هەندێک هێڵی نیشتیمانی و نەتەوایەتیدا یەک بوونمان یەک ڕەنجیمان پێویستیەشی حتمیە و دڵنیاشین کە هەموو ئینجازانەی کە هەیە ممکنە گەر سێریکەی لەو مەرحلانە وەک ئێمە لەسەر یەک ئاراستە و هێڵ بووین ئەو لەحزانش کە تەفرەقە و ئینشقاق و جیاوازیمان نەبووە لە ڕاستیدا باجەکان وازەحن ئومێد دەکەم ئێستاش زۆر وازەحە کە نەیارانمان ئیش لەسەر تەفرەقە و ئینشقاق دەکەن چونکە ئەوە ئەمری واقع کە ئێمە تەفرەقە و ئینشقاقمان هەبوو هێزەکانیشمان پەر دەبێت ئامانجەکانیشمان پەر دەبێت دواتر میلەتەکە وڵاتەکەمان باجی گەورە دەدات بۆیە ئومێد دەکەم بەوا یەک دەنجی بە یەک ڕیزی بە یەک ئایدایی کە سنتەرەکەی بیری نەتەوایەتی و نیشتیمانی بێت کە سنتەرەکەی خزمەتی خەڵک بێت مواجهی ئەو هەموو تەحەدی و زەخت و فشارانە ببینەوە کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ئەزمونەکەیە بۆی بتوانین کە هەم خەڵکی خۆمان حمایەکەین و پارێزین هەمیش ئەزمونەکە احتفاظ پێ بکەین و مافە دەستوری و یاسایەکانیشمان ئەوانەی کە تا ئێستا نەماتوانین و تەحقیقیان کەین بەڕاستی بەدەستیان بێنین. تەنها کێشەی پارتی دموکراتی کوردستان ئەوەیە هەموو ئەو شەڕەی لەگەڵ دەسەڵاتی بەغداد ئەیکا لەگەڵ دەسەڵاتی ئیقلیمی ئەیکا لەگەڵ وڵاتانی تر ئەیکا بە تەنیایە پارتی واتە ئاڵا هەڵگرینەتەوەی لە هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستانە ئەو هێزانەی تر ئەگەر بڵێن هەر یەکە و بە شێوازێک لە شێوازەکان تەسلیمی هێزێکی بێگانە بوون ئەمانە ئەگەر یەکدەست لەگەڵ پارتیا بتوانن شەڕی نەتەوایەتی بکەن دڵنیا بکە ئێمە ئەتوانین هەتا ئاستی سربەخۆی هەنگاو بنین بەڵام گەورەترین کێشە میلەتی کورد ئەوە بووە هەمیشە لە پەنا ئەو باشەی کە هەبووە کۆمەڵێک جاشیش هەبووە ئەم کۆمەڵە جاشە هەمیشە ویستویانە ناوخۆی ماڵی کورتێک بدەن بەڵام تەسەورەکەم تا ئێرە کە ساڵی 2025 ئیتر ئەمە بەس بێت میلەتی کورد خۆی لەمە دو ئەمە قبول نەکاوە ئەم دەموچاو ئەحزابە سیاسیانەی بۆ دەرکەوت بێت بۆیە ئەمانە هەمیشە لەبەرەوەی کە دژایەتی خاکی خۆیانەکەن دژایەتی میلەتی خۆیانەکەن جاشەر نییە دژایەتێکە ڕاستەوخۆ بێ هەندێک جار کە تۆ دەستی بێگانە ئەهێنیتە وڵاتەکەتەوانێ پارە لە بێگانە وەرئەگری خزمەتی بێگانە ئەەکەی تۆ یعنی پیاوی بێگانەی تۆ یعنی خزمەتی بێگانەکە خزمەتی دیکتاتۆرەکەی بۆیە ئەمانە میلەتی کورد لێرە بە دوای تەسەورەکەم ئیتر لیان قبول نەکات لە هەڵبژاردنە تۆڵیان لێ بکاتەوە یاخود بە شێوازێک لە شێوازەکان بینیمانە ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان بە غەیری پارتی هەمویان بەردەوام لە کردبوونان لە ئینشقاقان لە ناوخۆیانە چونکە ئەوەی کە بەرامبەر میلەتی کورد ئەیکەن ڕیاکشنی دروستە بێتەوە بۆ ناوخۆیان چونکە خەڵکەکەی ناوخۆیان کە کادری حزبن کە لە سەرکردایەتی خۆیانن ئەزانن نیەتی ناو حزبەکانی خۆیان چێ نیەتی پاک نییە بۆیە هەمیشە فۆرمی کادر و ئەندامی پارتی جیاوازە لە ئەحزابەکانی تر بە جۆرێکە کە نیەتی پاکی سەرکردایەتی و سیاسەتی مەکتەب سیاسی حزبەکەی خۆیان ئەزان کە بەچمی تۆ ئیشەکەن بۆی ڕیاکشنەکان ڕیاکشنێکی نەتەوەیە خەڵکی پارتی هەمیشە ئەحزابەکانی تر بە جۆرێک سیاست دەکەن لەسەر ئاستی سەرکردایەتی مەرجنیە خەڵکەکانی خوارەوان خراپن خەڵکی خوارەوان نەتەوەین خەڵکی باشن بەڵام گرفت لە سەرکردایەتەکانیان هەیە گرفت لەو خەڵکانیانێک کە خۆفرۆشن بەڕاستی بۆیە ئەگەر ئەمانە لەگەڵ پارتی بیان توانایە یعنی بەس پشتگیری قەومی خۆیان بکەن پشتگیری دۆزە قەومێکە بکەن ئەمانتوانی ئێمە لە دۆخێکی ترابین ینی بەڕاستی حکومەتی عێراقی دەست نەبا بۆ بودجە دەست نەبا بۆ قوتی خەڵک دەست نەبا بۆ یعنی بودجەی سیادی بودجەی بەکارخستن و هەندێک بابەتی تری ئێمە لە عێراق و لە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئێمە تەنیاین وەکو پارتی دموکراتی کوردستان و بەس پارتی دموکراتی کوردستانیشە شەڕی مانەوە ئەکا شەڕی تەسلیم نەبوونەکە و شەڕی ئەوە ئەکات کە ئەو
داگیرکەرانی کە لە دێر زەمانە و خەریکی توانەوەی میلەتی کوردن ئامانجەکانیان بۆ نەچێتە سەر بەڕاستی. هەمیشە ئاشتی یعنی سەرچاوی ژیان و خۆشگوزەرانی خەڵکە داواکەین هەموو لایەنەکان پێکەوە بە تایبەتی لەم قۆناغەیە کە بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە چین هەموو هەماهەنگ بن و هەموو لەژێر چەتری کوردایەتیە هەنگاوەکانیان بنێن دوور بن لە تانە و تەشەر و لە چاواشەکاری لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە هیوادارین تەبای و برایەتی باڵکێشە لەم یادە پیرۆزەدا. و دوای ڕاپەڕینیش دوای پێکێنە هەڵبژاردننی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان پارتی لایەنی سەرەکی و ڕۆڵی سەرەکی هەبووە لە بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان سەرباری هەموو ئەو فشار و گوشار و ئەزمەدارایانەی کە لەلایەن عێراقەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان کراوەتەوە بەڵام هێشتا بە باوەڕێکی پتەوەوە بەردەوامە لە بەڕێوەبردننی حکوومەت و هەرێمی کوردستان شان بە شانی لایەنەکانی تر.